وێڕایەوەی ئیسماعیلی تەمەن 6 ساڵان ئەوەی یەک دەستی هەیە و بە زۆری ئەفلیجا بەڵام یاری کرێکت لەگەڵ هاوڕێکانی دەکات هەمواری ئەوەی کە ڕەوشی ئیسماعیل ئەوەی بەهۆی ئفلیجی منداڵانەوە چەند ساڵێک لەمەوبەر دووچاری بوو قبولکردنی ئەو دۆخە لەلایەن خانەوادەکەیەوە کارێکی قورس بوو بەهۆی ئەوەی دەستولاقی لە کار کەوتووە هەر بۆیە ناتوانێت لەگەڵ منداڵانی هاوتەمەنی خۆی یاری بکات ئەمە بۆ ئێمە ماڵوێرانیە بە دڵنیایەوە گەر کوڕێک یان کچێک دووچاری کێشەیەکی ئاوەها بێت تەواوی خێزانەکەی نیگرانی حاڵەتەکەی دەبن. باوکی ئیسماعیل کرێکارە و دەڵێت خێزانەکەی ئەو پەڕی نیگەرانن لەو کاتەوەی پزیشکان ئاگاهیاندا کە ڕەنگە ڕەوشی ئیسماعیل خراپتر بێت. نەتەوەی گرتوەکان دەڵێت نائارامی و جەنگ لە ئەفغانستان هۆکاری سەرەکی ئەوەن کە هێشتا ئەو یەکێکە لەو دوو وڵاتە واتە لەگەڵ پاکستان کە هێشتا ئفلیجی منداڵ نیگەرانێکی گەورەی پزیشکیە. لەو بارەیەوە باوکی ئیسماعیل هاوڕایە. شەڕ بەردەوامی هەبوو ئێمە نەمان دەتوانی لە شوێنی خۆمان بمێنینەوە و ئاوارە بووین ئێمە لە شوێنێکەوە دەچوون بۆ شوێنێکی دیکە هەر بۆیە نەمان دەتوانی منداڵەکانمان بە ڤاکسین بکوتین. وتەبێژی یونیسف سید کەمالشاه بە دەنگی ئەمریکای گوت لە دەمی کۆتایی هاتنی جەنگەکە لە ئەفغانستان کارمەندانی بەرپرس لە کوتانی منداڵان دەست بە ئفلیجی منداڵ دەستیان بە هەموو ناوچەکانی ئەفغانستاندا ڕاگەیشتووە و کارەکەی ئاسانتر کردووە بۆ لە ناوبردنی تەواوی ڤایرۆسی ئفلیجی منداڵان لەو وڵاتەدا. لە ئەفغانستان پێشڕەوی لەم ناوچەیەدا بەدەستهێنراوە هەڵمەتەکانی کوتان لە هەموو بەشەکانی ئەفغانستان بەڕێوە دەچێت ئێمە ئێستا دەستمان بە ناوچە دوورەدەستەکاندا ڕادەگات لەو شوێنانەی کە منداڵان لە ڕابردوودا نەکوترابوون. نەتەوەی گرتوەکان دەڵێت تەنها دوو حاڵەتی ئفلیجی منداڵان هەبووە کە بە سروشتی لەم ساڵدا ڕوویدابێت ئەوەی بە ئفلیجی کێوی دەناسێت بە بەراورد بە 4 حاڵەت لە ساڵی 2021 لە ئەفغانستان. پزیشکان کوتان بەکارێکی پۆزەتیڤ دادەنێن ئێمەش هەمان بۆ چونمان هەیە شەریعەت ڕێگەی پێدەدات لەبەرەوەی دەبێت مرۆڤ بۆ ئەوەی تەندروست بێت دەبێت ڕێو شوێن بگرێتە بەر. سەبارەت بە ئیسماعیل کار لە کار ترازاوە و زۆر درەنگە هەر بۆیە باوکی ئیسماعیل هانی هەموو کەسێک لە ناوچەکەیدا دەدات دڵنیابن منداڵەکانیان دەرمانی دژ بە ئەفلیجیان پێ بدرێت. بۆ ئەبوبەکر عەلیزای سمک و عەزیز دەنگی ئەمریکا.